ڕۆن ئاتکینسن ناسراو بە مستەر بین بە بەرهەمێکی نوێ ئەگەڕێتەوە سەر شاشەکانمان هەروەکو لەوێنەکەیە دیارە ئەوە نوێترین دەرکەوتنیەتی پیریش بووە بەڵام گرنگەوەیە بە بەرهەمێکی نوێ ئەیبینینەوە بە ناوی مان versus baby وەرن با لەم ڤیدیۆیە باسی بکەین و پێتان بڵم کەی بەردەستە بێ و ئەتوان سەیری بکەن. مان versus baby باز لە ترێڤەرەکە کە واز لە ئیشە کۆنەکەیەنێ دەسەکات بە ئیشێکی نوێ و بەهۆی ئەو ئیشەوە ئەبێت چاودێری دوو مناڵی ساوا بکە و بەهۆی ئەم مناڵانەوە تووشی چەندین سەرکێشی و شتە بێت کە پێویستەکە ئەم هەلیان بکە بەڵام خۆتانی ناسن ڕۆڵی کارکتەری ترێڤەر زۆر نزیکە لە کارکتەری مستەر بینەوە هەر بۆیە ئەتوانین بڵێن زنجیرەیەکی کۆمیدیە و زۆر تایبەتی لێ دەرەچێت و بڕیارە لە 11 لە تۆڕی نێتفلێکس بەردەست بێت و تەنها 4 ئیپسۆدە. جابوانی کە نازانن ئەمە بەشی دووەمی زنجیرەیەکە بە ناوی مان versus بی سەرەتا بێ مان versus بی سێرکەی ئەنجام مانگی 12 کە مان versus baby بڵاوکرایەوە ئەتوان بینەری بن و هیوادارمە ڤیدیۆتان بەدڵ بوو بێ لایک و شێر و فۆلۆ لە بیر مەکەن ئێوە خۆشەویستن تا ڤیدیۆیکە خواتان لەگەڵ.